نەخۆشخانەی بەخشین و کۆلێژی تەکنیکی تەندروستی لە زانکۆی پۆڵەتەکنیکی سلێمانی ڕێکەوتنێکی لێکتێگەیشتنیان بۆ ماوەی 1 ساڵ واژۆ کرد. ڕێکەوتنەکە هەردوولا لێی سوودمەند دەبن. بەخشین لە ماوەی ئەم ساڵەدا داشکانی 105 بۆ ئەو مامۆستا فەرمانبەرانە دەکات کە لە کۆلێژەکەن و نەشتەرگەری ئەنجام دەدەن، هەروەکو داشکانی 105ش بۆ بەشەکانی تاقیگە و سەنتەری تیشک و سەنتەری ددان دەگرێتەوە. بەڕێزان، ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆی لێکتێگەیشتنێک لە نێوانماندا واژۆ بکەین کە پەیوەست بێ بە چەند خاڵێکەوە کە بە کورتی تیشخەمە چەند خاڵێکیان ئەویش پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکانی نەخۆشخانەکەمان بە مامۆستایان و فێرخوازانی کۆلێژی زانستە تەندروستیەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە داشکاندنێکی تایبەت، ئەنجامدانی کاری هاوبەشی زانستی، لەوانە ئەنجامدانی سیمینار و وەرکشۆپ و خول و ڕاهێنان و توێژینەوەی زانستی. لە ئێستادا خۆتان ئاگادارن بەهۆی نەبوونی دەرفەتی کار و دانەمەزراندن کە یەکێک لە گرفتەکانی دەرچوانی کۆلێژە پزیشکیەکانی هەموو کۆلێژەکان بە تایبەتیش کۆلێژە پزیشکیەکانیش کە بۆتە بەشێک لە خەمی خەڵک، ئێمە بەڵێنی ئەوەمان داوە بە پێی توانە هاوکار و پاڵپشتی کۆلێژی تەکنیکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بین لە ڕەخساندنی هەری کار بۆ دەرچوانی ئەم کۆلێژە بەڕێزە. زانکۆی پۆڵەتەکنیکی سلێمانی بەبایەخەوە لە ڕێکەوتنەکە دەڕوانێت و دەڵێت بە استراتیژیەکی بەهێزەوە کار بۆ سەرخستنی لێکتێگەیشتنەکە لەگەڵ نەخۆشخانەی بەخشین دەکەین. لە ماوەی لێکتێگەیشتنەکەدا کارمەندانی نەخۆشخانەکە بەشدار و سودمەندی تەواو دەبن لە سیمینار و وەرکشۆپە زانستیەکان و تاقیکردنەوە زانستیەکانمان. تێگەیشتنێک لەبینی کۆلێژی تەکنیکی تەندروستی پزیشکی و زانکۆی نەخۆشخانەی بەخشین یا با بڵێین نەخۆشخانەکانی بەخشین. ئەم لێکتێگەیشتنە بەڕاستی لە سیمپۆزیەمێکی هاوبەشەوە کە ماوەکانی ڕابردوو ئەنجامماندا گەیشتی ناوەی کە بەڕاستی ئێمە پێویستە جگە لەم کارە زانستیانە لێکتێگەیشتنێکیش لەبینی هەموماندا هەبێ یا لەبینی هەردوو لاماندا هەبێ بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتی کۆمەڵگەکەمان بکەین. ئێمە دڵنیاین لە ئەنجامی ئەم لێکتێگەیشتنانە ئەتوانین خزمەتێکی باش یا خزمەتێکی زۆر باش بە ڕەوشی تەندروستی لە نەکرد لە سنووری سلێمانی لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش بکەین. هەردوو لامان وا ڕێککەوتوین کە ئەمڕۆ ئەم لێکتێگەیشتنە ئیمزا دەکرێت. ئەم جۆرە لە لێکتێگەیشتانە لەگەڵ ناوەندە زانستیەکانی دیکە ئامانج و خواسی نەخۆشخانەی بەخشینەوە لە داهاتووشدا لەم جۆرە لە ڕێکەوتنانە فراوانتر و گشتگیرتر دەکەن. نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانەیەکی خێرخوازی قازانجنەویستە بە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیان و پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی ماوەی چەند ساڵێکە کار دەکات. نەخۆشخانەیەکی فرەپسپۆڕیە و لە چەند شار و شارۆچکە و قەزایەکی دیکەش لقی هەیە. بەخشین دەیەوێت هەم لە بواری زانستی و هەمیش لە بواری خزمەتکردن بەرەو دەستکەوتی گەورەتر هەنگاو بنێت لە داهاتووشدا بتوانێت خزمەتگوزاریەکانی لە تەواوی ناوچەکانی هەرێم پێشکەش بە هاوڵاتیان بکات. ڕامیا ڕۆسمان، کەناڵی پەیام، سلێمانی.